هەشتینیسەنی هەموو ساڵێک و لە ساڵیادی کۆچی دوایی سیاسەتمەدار و نووسەر و ڕۆژنامەنووس سینەمەر مامۆستا ئیبراهیم ئەحمەددا ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن لە مەراسیمێکی تایبەتدا لە شاری سلێمانی خەڵاتی زێڕینی بلەی بەخشیوەتە چەند کەسایەتێکی نمونەیی. خەڵاتی زێڕینی بلا وەک بیرۆکێکی لە مێژینەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ ڕێزلێنان لە داهێنان و ئاوەڕدانەوە لەو کەسایەتیانەی لە بوارەکانی خۆیاندا خزمەتیان بەگەل و نیشتیمان و مێژوو کولتور و هونەر کردووە. بۆ یەکەم جاریش لە ساڵی 2002ەوە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن یەکەم ساڵیادی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەکاتە وێزگەی بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بە دایکی نمونەیی و پێشمەرگەی نمونەیی و خوێندکار و هونەرمەند و نووسەر و کارمەندی نمونەیی. هەمیشە خۆی بە قەرزاری خەڵک زانیوە، بۆیە هەمیشە وای بیرکرۆتەوە چۆن ڕۆژێک لە ڕۆژان بتوانێت ئەو قەرزە بداتەوە، کە ئەمە یەکێکی تر بووە لە گەورەی ئیبراهیم ئەحمەد. بۆیە لەو کاتێک کە ئەو وەفاتی کرد و ئێمە دانیشتین هەوڵماندا کە بیرۆکەکانی ئەو یان ئومنیەتەکانی ئەو ئاواتەکانی ئەو بهێنینەتی، لەوەیە کۆمان کردەوە کە خەڵاتی زێڕینی ئیبراهیم ئەحمەد، خەڵاتی زێڕینی بلە دابهێنین و ساڵانە پێشکەشی کۆمەڵێک بواریان کۆمەڵێک کەسایەتی نمونەیی بکەین کە ئەو لە ژیانی خۆیان هەمیشە خۆی بە قەرزاریان زانیوە. بۆیە ئێمە هەوڵماندا هەر لە یەکەمین ساڵیادی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئێمە ئەم یادە بکەینەوە و هەر لە ساڵی 2002 هەتاکو ئێستا بەبەردەوام ئێمە هەوڵمانداوە ئەو کەسایەتیە نمونەیانە بدۆزینەوە. هەرچەندە کەسایەتی نمونەیی لە هەموو بوارەکانە زۆر بوون، بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە هەمیان خەڵات بکەین. لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا زیاتر لە 75 کەسایەتی و ناوەند خەڵاتی زێڕینی بلەیان پێبەخشراوە. ساڵی ڕابردوو بەهۆی جەنگی نەگریسی تیرۆرستان و سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە و شەڕڤانانەوە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن خەڵاتی زێڕینی بلەی بەخشی بە شنگال و هەڵەبجە و ئەنفال و شەیدانی دەستی داعش و کچان و ژنانی شەڕڤان. بە درێژایی ئەو ساڵانەی کە خەڵاتمان تیا بەخشیوە نزیکەی زیاتر لە 75 کەسایەتی و ناوەند توانیوێتی بەهرەمەند ببێت لەم خەڵاتە، یان باشتر بڵێم ئێمە توانیمانە ئەوەندە کەس لەو ماوەیە بەسەر بکەینەوە و هیوادارین کە وا بکەین کەسانی نمونەی زیاتر بەسەر بکەینەوە. و یەکێک لەوانەیە کە ئێمە بەسەرمان کردەوە هەواڵ عەبدوڵڵا ئۆجالان بوو، سەرۆک ئاپۆ، کە ئەو تا ئێستا لە زیندانە، بەڵام ئێمە بە باشمان زانی وەکو یەکێک لەو سەرکردە تێکۆشەرانەی کورد ئێمە خەڵاتی ڕێزلێنانی ئیبراهیم ئەحمەدی پێشکەش بکەین. و زۆر کەسایەتی نمونەیی تر لە بواری هونەر و لە بواری ئەدەب و لە وەکو پێشمەرگە، وەکو دایکی نمونەیی، وەکو خوێندکاری نمونەیی کە ئەمانەمان بەسەر کردوێتەوە و هیوادارین ئێمە لەسەر ئەم ڕێچکەیە بڕۆین و ئەو کەسانە بدۆزینەوە و بەسەریان بکەینەوە و ڕێزلێنیانیان بۆ بکەین. مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان، چۆن قازازەکەی تا نەکەی زیان. مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە پاڵ هەڵگرتنی خەمی میلەتێک و درێژەدان بە خەبات و تێهەڵکێشکردنی نووسین و کارە ڕۆژنامەوانیەکانی بە سیاسەت و کاری ڕێکخراوەیی هەمیشە بە نووسین و وتار و بەرهەمە ئەدەبیەتانی لە هەوڵی خزمەتکردنی کورد و کوردستاندا بووە. هێش و ئەحمەد، کورسات نیوز، سلێمانی.